خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم بزانن چی بە ئێمە دەفەرمێت لە مانگی ڕەمەزاندا تۆ دەتەوێت خوا لێت خۆش بێ دەتەوێت خوا عەفوت کە لە دوای مانگی ڕەمەزان بە هەمان شێوە دەی تۆ بەم جۆرە بە وا خوا عەفوت کە ئەگەر بەو جۆرەش بی خوای گەورە عەفوت ناکات خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح مسلمدا دەفەرمێ تفتح أبواب الجنة يوم الاثنين ويوم الخميس هەموو دووشەمانێک و پێنجشەمانێک دەرگاکانی بەهەشت دەکرێنەوە بەڵام بۆچی دەکرێنەوە یعنی ئەوەی کەسی چاک بێ و شایستەی بەهەشت بێ بەر عەفاتی خوا دەکەوێت هەفتەی دوو جار دەرگای بەهەشت دەکرێتەوە بۆ مسلمانان ئەو مسلمانانی کە ئێمە بێ ئاگاین ئاگامان لە هیچ نییە ولروايتك أفرمت تعرض الأعمال في كل يوم خميس واثنين همو دوشەمە و پێنجشەمانێک دەرگاکانی ئاسمان دەکرێتەوە زائیدەن هەموو کردەوەکانی مرۆڤ بەرزە بنەوە بۆ لای خوای پەروەردگار مەلائیکە سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ هەموو دووشەمە و پێنجشەمانێک کردەوەکان بەرز دەکەنەوە بۆ لای ئەڵڵا گیان بەڵام ئایا دووشەمان و پێنجشەمان چی ڕوو ئەدا ئەو دووشەمە و پێنجشەمەی کە ئێمە دوو جار ناڵین خوای لێ خۆمان لێمان خۆش بە ئەمڕۆ لە دووشەمانە ناڵین خوای لێمان خۆش بە لە پێنجشەمانە ناڵین خوایە ئەمڕۆ ڕۆژی عەفوی تۆیە ناڵین خوای لێمان خۆش بە هەوڵ نادەین ئەو شتانێک کە دەبێتە هۆی لێخۆشبوونی خوا لە خۆماندا جێبەجێکەین پێغەمبەری خۆشەویستمان دەفەرمێ صلی الله عليه وسلم فيغفر الله في ذلك اليوم لە ڕۆژی دووشەمان و پێنجشەماندا بە درێژایی ساڵ هەموو دووشەم و پێنجشەمەیەک خوای گەورە خۆش ئەبێ لكل عبد مؤمن لە هەموو بەندەیەکی ئیماندار خۆش ئەبێ خۆزگەم بەو کەسەی هەموو هەفتەیەک دوو جار عەفواتی خوا شمولی دەکات هەموو هەفتەیەک خوای گەورە لێ خۆش دەبێ لە ئاگری دۆزەخ ڕزگاری کردو ئەوە سەربەرز ئەوە سەرفرازە بۆی خۆشەویستان با هەوڵ بدەین لەو کەسانە بین کە لەم ڕۆژە پیرۆزانەدا خوای گەورە لێمان خۆش بێت هەموو عەبدێکی ئیماندار خوای گەورە لێی خۆش دەبێ فيغفر الله خوا لێی خۆشە بێ لە تاوانەکانی سەتر دەکا و دەیشارێتەوە بەڵام کێ شمولی عافاتی خوا ناکات دوو کەس دوو تاقم دوو کۆمەڵ نە دووشەمان خوا لێیان خۆش دەبێ نە پێنجشەمانیش لە عەفواتی خوا مەحرومن یەکەم ئەو کەسەی شەریک بۆ خوا بڕیار نەدات لكل عبد مؤمن لا يشرك بالله شيئا هەر مسلمانێک شەریک بۆ خوا بڕیار بدە خوا بەتەنها نەپەرستێ والله عەفواتی خوا شمولی ناکات والله نە ڕەمەزان خوا لێی خۆش دەبێ نە لە دووشەمانە لێی خۆشە بێ نە لە پێنجشەمانیشە چونکە شەریک بۆ خوا بڕیارەدا خوا بەتەنها ناناسێت ئەمە تاوانی یەکەم ئینسان کە شەریکی بۆ خوا بڕیاردا داوای یارمەتی لە غەیری خوا کرد پشتی بە غەیری خوا بەس لە عەفوات و لێخۆشبوونی خوا بێبەش دەبێت دووەمیان ئەمە ترسناک لەگەڵ شەریک بۆ خوا بڕیاردانە جوود کراوە خوای گەورە ئەم تاوانەی جوود کردووە لەگەڵ شیرکە کەواتە زۆر ترسناک إلا عبدا بينه وبين أخيه شحناء إلا مسلمانێک لەگەڵ مسلمانێکی ترا ڕقوچینە لە دڵم بەرامبەر بە یەکتری ڕقوچینە لە دڵیانە بەرامبەر بە یەک ڕقیان لە یەکە یەکتریان خۆش ناوێ فيقال اتركوا هذين حتى يصطلحا خوای گەورە دەفەرمێ سێ جار لە ڕیوایەتەکە فەرمێ سێ جار خوای گەورە دەفەرمێ ئەمە و ئەوە لیان خۆش نابم حتا سڵحەکەن حتا يصطلحا حتا ئاشت نەبنەوە حتا بەینیان باش نەبێ ملیان خۆش نابن ئایا پێمان خۆشە خوا لێمان خۆش نەبێ پێمان خۆشە خوا لێمان خۆش بە ئینشاءڵڵا بە ئیزنی خوا بەو جۆرە بین با ڕقوچینە لە دڵ نەبین چونکە خوا باسی ئەهلی بەهەشتەکە ئەفەرمێ وەنەزەعنا ما في صدورهم من غل ئەهلی بەهەشت ڕقوچینە لە دڵیان دەرکراوە نابێ ڕقوچینە لە دڵ بن نابێ بغزاوی بن جا ئینشاءڵڵا بە ئیزنی خوا ئێمەش هەوڵ بدەین هەتا ئێستا ڕقمان لە کەسانێک بوو لەبەر خاتری خوایش نییە لەبەر خراپی ئینسانەکە نیە لەبەر خاتری دڵی خۆمان و نەفسی خۆمانە با داوای لێبوردنی لێ بکەین بچین بۆ لای بە ئیزنی خوا ئاشت بینەوە لەگەڵیدا ئینشاءڵڵا بەڵکو ئەو عافاتی خوا شمولی ئێمەش بکات کەواتە ئەگەر تاوانێک لەگەڵ شەریک بە خوا بڕیاردانە جوود کرێ بێگومان تاوانێکی ترسناک